کە سوکاری کوژراوان و ئەوانەی کە هاوڕەکانیان لەم تەقینەوەیەدا ژیانیان لەدەستداوە وەک ڕابردوو هاتوون بۆ ئەوەی دوکان و بازارەکان بەسەر بکەنەوە بەڵام ئێستا ئەوان لە ژیاندا نەماون مۆمیان لە شوێنی کە سوکار و هاوڕەکانیان پێکردووە. کەڕادە داخل بازارێک کە پێشتر تا درەنگانێکی شەو دانیشتوانی بەغدا پیاسیان تێدا دەکرد و جمەی دەهات بەڵام لە کاژێر 12 خولەکی بەرەبایانی 3 تەمووز تەقینەوەیە کە لە خەیاڵی کەسدا نەبوو ناوچەکەی خاپور کرد و لە چەند خولەکێکدا 200 کوژرا و زیاتر لە 200 برینداری لێکەوتەوە و 3 لە کوژراوەکانیش کوردن. ئەم گەنجە دایکی کوژراوە و داوای تەرمەکەی دەکات کە هێشتا بەشێک لە تەرمی کوژراوەکان نەدۆزراونەتەوە بەهۆی سووتانی لاشەکانیان. وا پێویست بوو ناوچەکەدا بخرێت بە تایبەتی هەوڵێکە بوو پێشتر بۆ ڕوودانی تەقینەوە لێرە بەڵام بۆ دانەخرا نازانم. ئێمە ڕەهاتوین هەموو مانجی ڕەمەزانێک خێر و بێڕوو لە ناوچەکەمان ناکات. لە پێناو دەسەڵات بێدیانیش هەر شتێکی دیکە ئەگەر ئەوانەی ئەم کارە ئەنجام دەدەن دەیانەوێت تۆڵە بکەنەوە تۆڵە با لە گەنجان نەکەنەوە تۆڵە لە سیاسەکان بکەنەوە. ئەو کەسانەی کەوا پێش ڕوودانی تەقینەوەکە لە بازارەکە سەرقاڵی کڕینی جلوبەرگ بوون بۆ پێشوازیکردن لە جەژنی ڕەمەزان بەختیاوەریان نەبوو جلوبەرگ و پێڵاوەکانی خۆیان لە بازارەکەدا بەجێما و نەگەیشتنە هیواکانی ژیانیان بە داگیرساندنی مۆم لە شوێنی تەقینەوەکە 3 ڕۆژ ماتەمبینی ڕاگەیەنرا. نوری مالکی و عسابەکانی فەلوجە ڕادەسی داعش کرد هەر حزبی داوە بوو موسڵ و سەلاویە و دیالەی تەسلیم کرد. نوری مالکی و عسابەکانی هەوڵیاندا ئاراستەکە بگۆڕدرێت بۆ ساحەی تەحریر لە کاتی داوای چاکسازی شەڕی فەلوجیان دەست پێ کرد و بابەتەکەیان گرێتدا بە شەڕەکەوە. ئەمە کۆتا تەقیرەوە نابێت ڕاستە من لە هەواڵگیری دانیم بەڵام ئەزمونم هەیە ئەمە دەستپێکە و بەردەوامیش دەبێت. کە سوکاری کوژراوەکان داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری ناوخۆ و لێپێچینەوە لە بەرپرسانی باڵای ئەمنی دەکەن و ڕاشیان گەیاند لە دەربڕینی ناڕەزایەتی و خۆپێشاندان بەردەوام دەبن داواش دەکەن سیاسیەکان واز لە ململانی تایفی و مەزهەبی بێنن. بەهمەن حەسەن ڕوودا و بەغدا.